باسی خالیدی کوڕی وەلید هیچ کەسێ لە ئێمە نییە ناوی بۆ ئازایەتی نەبیست پێویست ناکە باسی ئەو بکەمەوە چونکە هەمومان ئەزانین خالیدی کوڕی وەلید ڕەزای خوای لێبێت لە سەرمەرگا بوو فەرمووی بەخوا قەسەم 100 دانە زەحفم کراوەتە سەر 100 هێرشی بەردەوام 100 هێرشم لە شەڕە کراوەتە سەر ئەوە ئێستاژە بینن وەکو حوشترێک لەسەر پێخەفێگەم فەلا نامت ئەعیون الجوبەنا یاخوا ترسنۆکەکان خەویان لێ نەکرد ئامین ئەی فەرموو ئاخر کابرای ترسنۆک لە چی ئەترسێ 100 زەحفم کراوەتە سەر 100 هێرش خالیدی کوڕی وەلید نە لە ئیسلاما شکا نە لە پێشیشا لە جاهیلیەتیشا نەشکاوە لە سەردەمانی کوفری لەو هەموو شەڕەی بەرامبەر ئیسلام کرد 10 ساڵ لەو هەموو شەڕەی لەسەر ئیسلامی کردەوە لەو شەڕە سەختەی موسەیلەمەی کەزابە لە شەڕی ڕۆمە لە شەڕی عێراق لە هیچ یەکێک لەم شەڕانەیە نەکوژرا